بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على رسوله الأمين محمد وعلى آله وصحبه أجمعين. ربنا لا تزغ قلوبنا بعد إذ هديتنا وهب لنا من لدنك رحمة إنك أنت الوهاب، آمين. السلام عليكم ورحمة الله وبركاته. من كركار وكو مسؤوليتي وكو كسايتي إسلامي لقيامته لسرنا، وەکو کەسایەتێکی ئیسلامی کە دیسان مەسئولیەتێکی ئەخلاقیم لەسرە بەرامبەر بەو مسلمانانەی کە لە زمانم تێگە، هەروەها وەکو وەفایەکی برایەتی لەگەڵ ئەو برا عەزیزانەی کە لە کۆنا بە درێژایی مێژووی ئیسلامەتیمان دەستمان لە دەستی یەک ناو و پەیمانی سەرخستنی ئەم دینەمان بە یەکتریدا. دیسان وەکو دڵسۆزیەک و وەڵامدانەوەیەکی ئەو برا بەڕێزانەی کە لەنەوەی نوێیە ئێستا لە ماوەی ئەم 10 ساڵەیە پەروەردەبوون و دیندارێتیان وەرگرتووە، ئەوانیش مافی خۆیانەکە گوێیان لە دەنگمان بێ و ئاراستی تایبەتی ئەوانیش بکەین. لەم ئەرک و مافانەوە بڕیارمدا کە لە ساڵی 2011 بە پشتیوانی خوای پەروەردگار کۆمەڵێک ئاڕاستە لە ڕێی ئینتەرنێتەوە بگێنم بە هەمووان، بەوانەی کە برای کۆنن و هەروەها ئەوانەی کە برای نوێن و تازە هاتوونەتەوە بەرەو دیندارێتی. ئەمە ڕاستە لە ساڵی 2011 ئەبێ ئینشاءالله بە چەند خانەیەکە ئەڕوە. خانەی یەکەم یا بازنەی یەکەم بریتیە لە ئاڕاستەی شەرعناسی، ئاڕاستەی زانستە شەرعیەکان. ئەمەش کۆمەڵێک خانەی ترەگرێتەوە لە ناو خۆیان، بازنەی تر وەکو عەقیدە و فکر، قورئانەوانی، ئەوەی کە عەلاقەی بە قورئانەوە هەیە وەکو تەجوید و تەفسیر و ئیعجازی قورئان و بەلاغەتی و ئەمانە، فەرموودەوانی کە هەردوو عیلمی دیرایە و ڕیوایە ئەگرێتەوە، و هەروەها شەرع وەکو فقه و ئوسولی فقه و قەواعیدی فقهی و بەراوردی نێوان مەزهەبەکان و هەروەها بانگەواز وەکو کۆمەڵکاری بانگەواز وەکو هەڵگرتنی مەسئولیەتی بانگەوازەکە و گەیاندنی بە خەڵکی، وەکو پێکەوەنانی ئومەتی مسلمان کە بە هەمومان بتوانین ئەم بانگەوازە خواییە هەڵگرین، هەروەها فکری سیاسی ئیسلامی و تەزکیەی نەفس کە عەلاقەی هەیە بەسەر پەروەردەی دەروون و برایەتی دینی و ئادابە ئیسلامیەکانەوە کە ئینشاءالله بە شێوەیەکی گشتی ئەم ئاڕاستانە ناوەنێم ئاڕاستەی زانستی شەرعی. لە بازنەی دووهەمە بازنەی فکری سیاسی ئیسلامیە کە بریتیە لەو دید و تەسەوراتانەی هەڵمانگرتوون و لە ئیسلامەکە وەرمانگرتوون وەکو فکرێکی سیاسی منهەجێکمان لەسەر دیاری کردو بۆ ململانەیەکی شارستانەتی بەرامبەر بەم عەلەمانیەتەی کە هاتۆتە وڵاتمانەوە ساڵەهای ساڵە حیزبی عەلەمانی کوردی لەسەر پەروەردە بووە و ئێستا دەسەڵاتدارن، و چۆن دژایەتی ئیسلامەکەی ئێمەیان کردووە لە چ ڕوویەکەوە و چۆنیش دەتوانین لە ڕووی فکریەوە بەرهەڵستی ئەوان بکەین و بشیان وەستێنین بە پشتیوانی خوای پەروەردگار. ئەم لایەنی فکریە لایەنی ئێمە و بەرامبەرە خوێنێتەوە، سنووری ئێمە و سنووری ئەوان و چۆنێتی پێکەوە هەڵکردن و پێکەوە ژیان و دۆزینەوەی کۆلکە هاوبەشەکان و هەروەها چۆنێتی ڕەفتارکردن لەگەڵ یەکتریە. دیسان فرە دیدی، فرە سیاسی، فرە حیزبی و مافەکان، مافی مرۆڤ، مافی ئافرەت، مافی کۆمەڵایەتی خەڵکی، ئەمانە هەمووی بە شێوەیەکی گشتی ئەچێتە خانەی یان بازنەی ئاڕاستەی فکریەوە. سێهەم بازنە ئاڕاستەی سیاسیە کە چه هەڵوێستێکی سیاسی بگرینە بەر و چۆن ئەم دیدە فکریەی کە هەمانە لە بەرنامەیەکی سیاسیە بێتە دی، چۆن بتوانین وەکو ممارەسە و تەطبیق یان ئیمان و عەمەلی ساڵح یان فکر و ممارەسە بتوانین وەکو نەزەریە و تەطبیق بهێنینە دی. ئەوەش پێویستی بەوە کە بەرنامەیەکی ڕۆشنی سیاسیمان هەبێ بتوانین بیخێنە پێشچاوی خەڵکی بڵێن ئێمەی خاوەنی ئەم فکرە سیاسیە ئیسلامیە ئەمانەوێ ئەم بەرنامە سیاسیە لە کوردستانە پیادەکەین و مافی نەتەوایەتی خۆمان بپارێزین، ئەمنی قەومی خۆمان بپارێزین و وەکو پیاوی ڕاشد و
بەهێز و جوامێر بتوانین ئەو مەسئولیەتە مێژوویەی لەسەر شانمانە دەربارەی لابردنی چەوسانەوە لەسەر میلەتەکەمان بیخێنە سەر شانی خۆن. بازنەی چوارەم بریتیە لە ئاڕاستەی کۆمەڵکاری شێوازی کارکردنمان. ئەمەش احتیما دەکاتە سەر سێ خانە کە پێویستە باش لێی تێبگەین. یەکەم تێگەیشتنی دید و ڕێمان، ئەم فکرە بنەما فکریانە لەگەڵ ئەم بەرنامە سیاسیە چۆن کۆمەڵکارانێکی بۆ دروستە بن بە شێوەی کۆمەڵکاری هیشەکانەکەن کە بریتیە لە سێ ڕووکن: ڕێبەری، نوخبە، جەماوەر. ڕێبەرێک ئەبێ هەبێ ئەم بەرنامەیە بخاتە گەڕ، جەماوەرێکیش لە دەوری کۆ ببنەوە. لە نێوانی ڕێبەر و جەماوەرەکەیە کۆمەڵێک نوخبە پێویستە پەروەردە ببن، کۆمەڵێک ئینسانی ڕۆشنبیر و خاوەن بیر و هۆشێکی قوڵ کە لە بەرنامەکەی قاڵ بوونەتەوە و وزەی خەڵکەکە ئەتوانن بە گەڕخن لە پەیکەرێکی ئیداری تەنزیمیە و بتوانن بێنەوە لای ڕێبەرێتێکەوە ئاڕاستەی لێوەربگرن و لە هەمان کاتیشە وزەی جەماوەرەکە زیاتر بە گەڕ بخن بە جۆرە ئەو ئاڕاستانێکان. هەروەها جەماوەرەکەش، ئەو جەماوەرەش ئەگەر بێت و نخبەیەک سەرپەرشتیاری نەکە، هەر لە دەوری زەعیمێک کۆ بێتەوە، دوایی زۆر بە ئاسان قسەیەکی لووس هەڵیانە خەڵەتێنێ ئاڕاستیان پێ ئەگۆڕێ. لەم زەمەنی مخابراتە شایە نامانوێت ئەو تەجروبانە دیسان لە عمرمانە تکرار بێتەوە. لەبەرەوە وەکو ڕەوتێکی کۆمەڵکاری بە پشتیوانی خوای پەروەردگار ئەم ئاڕاستەیەشە دەین کە بە ناوی ئاڕاستەی کۆمەڵکاریە بێت. لەسەر دید و ڕێمان، لەسەر کۆمەڵکاری، سێهەم لەسەر بزاو. بزاویش یعنی چۆنێتی بزاوتن، چۆنێتی دروستکردنی بزوتنەوەیەکی کۆمەڵایەتی لە ناو کۆمەڵگەکەیە بەم دید و ڕێیە کە بتوانێت بەرەو ئامانجەکان ئەو وزانەی بەگەڕخراون خەڵکەکە ببا بۆیان. ئامانجی ئەمەش دیارە و دروستکردنی دارالئیسلامێکە کە سەروەری شەرعتیایە حاکمە، مەرجعیەتی یاساکان هەموو یەگەڕێتەوە بۆ شەرعی خوا و کۆمەڵ خەڵکێکیش کە هەڵبژێرراون لەلایەن خەڵکانێکی ئاقڵ و ژیر و ناسراوەوە و هەروەها ناسێنەرەوە، ئەمانە بوون بە نوێنەری ئەو خەڵکە و شارەزار لەو بوارانەیە کە پێیان سپێرراوە یان خۆیان تیاکاندید کردووە. ئەمانە ئەبنە ئەو دەسەڵاتەی کە دەسەڵاتێکی سیاسی تەشکیلەکە. هەروەها دیاریکردنی استراتیجێتی ئیشکردنمان. ئێمە بە چەند قۆناغا ئەگەین بەم دارالئیسلام و دیاریکردنی ئەو قۆناغانە هەریەکێک لەوانە مەبەستێکی دیاریکراوی تایە. قۆناغەکان چۆنە بەینە ڕێ؟ قۆناغی خۆناسین، ڕێناسین، قۆناغی شایەتیدان، قۆناغی ئامادەسازی، قۆناغی تەمکین بە پشتیوانی خوای پەروەردگار. هەر قۆناغێک لەمانە مەبەستی دیاریکراوی خۆیان هەیە. چۆن ئەو مەبەستانە بپێکین بۆی ئەم قۆناغە ببڕین بچینە قۆناغێکی تر. هیچ پەلەمان لە کاروبارەکانمان نەبێ، پشومان درێژ بێ، بە پشتیوانی خوای پەروەردگار تایە سەرکەوتوو. کەوا بوو بە ئیزنی خوای پەروەردگار لە ساڵی 2011 کۆمەڵێک لەم ئاڕاستانە هەنێرینە خوارەوە و مەبەستیشمان لەوەیە کە ئەو کەسان عەزیزانەی لە کوردستانن، لە ڕۆژهەڵات و لە باشوور کە نەمانتوانیوە بەردەوام دەنگمان بیانگاتێ لەم ڕێگایەوە ئاڕاستەمان بیانگاتێ و کاری لەسەرکەن. خوای پەروەردگاریش یارمەتی دەری هەموو لایەکمان بێ و صلی الله علی محەممەد وعلی آله وصحبه وسلم تسلیما والسلام علیکم ورحمة الله وبرکاته.